دوای بڕیاری بە قەزاکردنی خوڕماڵ لەلایەن حکوومەتی هەرێمەوە، پرۆژەیەکی هونەری کە دانانی کوڵەباڵە و بە هێمایەکی هەورامیەکان ناسراوە لە ناو سنتەری قەزاکەدا ناکۆکی هاوڵاتیانی لێکەوتوێتەوە. هەندێک لە هاوڵاتیان دەڵێن کوڵەباڵەکە پێویستە دابندێت و بە گرنگیەوە سەیری دەکەن. هەموو ئەو شۆڕشە کوردیانەی کە لە ڕۆژهەڵات و لە باشوورە هەبوون هەموو ڕەمزەکانیان کوڵەباڵیان لەبەرابووە و بە ڕەمزێکی نەتەوەی خۆیانیان زانیوە. من لێرەوە وەکو برابچووکێکی هەموو ئەو دانیشتوانی کە لە سنوورەکە دانیشتون و ئاگاداری ئەو وەزان هەنێ خەڵک بە حەساسیت وەریگرتووانێ کەس بە حەماسە وەریگرتووە، هیوادارم ئەوە بڕەوێتەوە. هەندێکی دیکە لە هاوڵاتیان دەڵێن بۆ دیمۆگرافیای ناوچەکەیان پێویستە کەواوسەڵتەیەکیش لە پاڵ کوڵەباڵەکەدا دابندێت تا گزارش لە هەموو هاوڵاتیانی ناوچەکە بکات. وەکو پێشنیاری من پێم خۆشە کەواوسەڵتەیەک دابنرێت لە پاڵ کوڵەباڵەکە بەڕاستی برایەتی و تەبایەتی لە بینی هەورامی سۆرانی بووە. تا ئێستا هیچ کێشە و گیر و گرفتێک نەبووە لە بینی هەورامی سۆرانیە. پێشمان خۆشە لەوانەیە مادەم منتیقەیەکی گەشتیاریە عەرەبی زۆری ڕوویتەیەکە ئێمە زۆر ئاساییە بەلامانەوە کە دەستداشەیەکیشی تیادان بێت. یعنی تاو ڕادێ ئەمە شتێکە تێکەڵاوی کەلتوریە. دەنگی ئەمریکا زانیوێتی کارکردن لەم پرۆژە هونەریەدا ئێستا لەلایەن ئیدارەی پارێزگای هەڵەبجەوە و لە بەرامبەر کاردانەوەکان ڕاگیراوە. مامۆستایەکی زانکۆ دەڵێت کۆمەڵگەی کوردی تا ئێستا ڕایەڵە کۆمەڵایەتیەکەی چارەنووسی پرسەکانی یەکلا دەکاتەوە. سەردەمانێکە ڕاستە میتۆد و مێژووی ئەم حیزبانە بە بابەتگەلێکی ڕۆشنگەری تێر کراوە، بەڵام لە ڕووی پراکتیکیەوە پێناوە عەشایریەکە باڵادەستی بابەتیانەی خۆی بەسەر تەواوی جومگەکان و جوڵانەوە سیاسیەکەوە هەیە. کوڵەباڵەکە لەلایەن حاجی تاهیر سەرگەتیەوە سپۆنسەر کراوە. لە بەرهەستیاری دۆخەکە هیچ لێدوانێکی ڕۆژنامەوانی نەدا. بە پێی دوایین ڕێکەوتن کە لە نێوان هاوڵاتیان و ئیدارەدا کراوە، چەند گوڵە گەنمێک لە بەردەم پەیکەرەکەدا دادەنرێن، بەڵام تا ئێستا پرۆژەکە ڕەزامەندی دەستپێکردنەوەی پێ نەدراوەتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، خوڕماڵ.